شێعری مامۆستا قانع دڵی دایک جارێکیان لاوێک سەرگەرم و مەغرور لە ناو یارانە بە نەزان مەشهور ئەیدا لە دایکی هەتا ئەیتوانی وتاری باوکی بە هیچ ئەزانی دڵی چووە سەر دراوسەی ماڵی ژنێکی زۆر جوان خۆشخەت و خاڵێ ئیشارە بە چاو پێکەنین بەدەم بە بەینیانە چوو لە زۆر و لە کەم گا شەڕەچەپۆ گا پاڵپێوەنان هەتاکو ئیشیان لە ئیشترازان دایکی لاوەکە بەم ئیشەی زانی کەوتە تەدبیری زۆر بە ئاسانی وتی خوشکەکەم مەیە بۆ ماڵم خراپمان مەکە و مەشکێنە باڵم ئەم کوڕی منە سەرسەری مەکە لە ژینی دنیا بێبەری مەکە ژنی دراوسێ کە زانی وایە تەرکی ماڵی کرد نەهات بۆ کایە لە پاش یەک دوو ڕۆژ کوڕە هیلاک بوو بۆ نەهاتنی تەواو خەمناک بوو شەوێک لە شەوان زۆر بە پەنهانی چوو بۆ لای دۆسە هیچ کەس نەیزانی وتی گیانەکەم بۆ تەرکت کردم بە چاوت قەسەم ئەوا من مردم وەڵامی داوە مەعشوقی عەیار وتی خۆشەویست بۆ من بریندار دایکت زانیویە ئابڕووی بردم نازانی پێرێ کەچی پێکردم تازە من و تۆ بۆ یەکتر نابین هەتاکو مردن بۆ لای یەک ناچین کوڕە هاتە جواب ئەمان سەد ئەمان لێم زویر نەبی دەستم بەدامان تۆ چی ئەفەرموویت سرم لە ڕێتە پەردەی دڵەکەم خاکی ژێرپێتە وتی ئەتەوێ ببمە میوانت دەستکەمە ملت بێمە سەرڕانت دایکت زگ بدڕە و دڵی دەربێنە مەیخە بەیانی ئەم شەو بۆم بێنە منیش ئەو ساکە وەکو جارانم هەرچی بڵێ پێم بەندە فەرمانم کوڕ بە نەزانی ڕای کردو بۆ ماڵ زگ دایکی دڕیسا بە هەر ئەحواڵ دڵی دەرهێنا خستی سەر دەستی بردی بۆ یاری دوودی دەیمەستی هێندە پەلەی کرد کوڕی مڵقەوی پێی هەڵخلیسکا و دڵ کەوتە زەوی بە زوانی حاڵ دڵ هاتە زمان وتی ئەی ڕۆڵە ئەمان سەد ئەمان هۆشت بێ دەخیل بریندار نەبی لە نەخۆشخانە زار و خوار نەبی قەزار لە گیانم لەسەر خۆ بڕۆ ئێشت پێ نەگا بمکەی ڕەنجەڕۆ هەر کەس بزانێ کە دایک کامە هەتاکو مردن چەشنی غوڵامە چاو بقونجێنە لە نان و ئاوت پەڕوو گوشۆرین بێنە پێش چاوت ئەمجار ئەزانی کە دایک چییە بۆ تۆزێ ئێشت ئارامی نییە. سڵاو لە گۆڕت مامۆستا قانع.